لە دوای تەواوبوونی پرسەکەشی سەردانی خانەوادەکەی دەکەن. وردەکاری مانەوە لە نەخۆشخانە و گیان لە دەستدانی ژاڵا فاروق ماوەی 3 ڕۆژە فرمێسکی چاوی براکانی وشک نەکردوتەوە. توخوا لە چێ دنیا هەبووە نەخۆشەشی دەکا منداڵبوونێک ببیتن نزیکەی 5 میلیۆن دینار کورفەکەی بیتن. توخوا لە چێ دنیا هەبووە دکتۆر دەزیر لۆ بنووسی هەموو هەولێرمانکە دەرزەکە نەبووە هەموو هەولێرمان کردیە. توخوا لە چێ دنیا هەبووە خەستەخانەی گەورەگران خەستەخانەی تایبەت بتلەخینێک لە مەستەشفەکەی دانەبیتن. ئەخەو کەی ڕاستە تخواوە ئەخەتخوا کەی ڕاستست. وەزارەتی تەندروستی لێژنەیەکی لێکۆڵینەوەی لە هۆکاری گیان لە دەستدانی پێکهێنا، بەڵام یەکێک لە براکانی ژاڵا فاروق دەڵێت هیچ ئومێدێکمان بە ئەنجامی ئەم لێژنەیەی وەزارەتی تەندروستی نییە. داواش دەکەن ئەندامانی ئەو لێژنەیە با لەسەر ئاستی هەموو پارێزگاکانی هەرێم بێت نەک تەنها پارێزگای هەولێر. بەڕاستی زۆر بڕوامان بە ئەو لیژنەی تەحقیقە نییە کە لە وەزارەتی تەندروستیەوە دەکرێت. بۆچیش بڕوامان پێی نییە؟ چونکە زۆربەیان ئەو پزیشکانە یعنی ئەندامەکانیان بریتین لەو پزیشکانەی کە خۆیان لەو شارن. ئەو پزیشکانەش بە زۆری لە ئەزمموی ڕابردوو بینی ومانە دائیمەن بۆ یەکتر دەپۆشن. یعنی من بە وەزیری تەندروستی لەم کامێرەیەوە بەڕێز وەزیری تەندروستی دەڵێم تکایە ئەگەر ئەو لیژنەیە پێک دێنێ بە ئەندامێک لە دهۆک یا ئەندامێک لە سلێمانی یان ئەندامەکان لە شاری هەولێر نەبن بۆ ئەوەی نزیکایەتی نەبێت لە بینیان و بۆ یەکتر دانەپۆشن. حتا ئەگەر ناوێت لە کوردستان بێ بادوو ئەندامی بەغدا بێنە هیچ کێشەمان نییە. ژاڵا فاروق تەمەنی 34 ساڵە لە دوای لەدایکبوونی منداڵەکەی لە یەکێک لە نەخۆشخانە تایبەتەکانی هەولێر گیانی لەدەستدا. ژاڵا فاروق لە دوای خۆی 3 منداڵی بەجێهێشت بەوتەی کە سوکارەکەی هەڵەی پزیشکێک نەیهێشت ئەو ئاواتەی ژاڵە هەیبوو بۆ گەورەکردنی کۆرپەکەی بەدی بێت. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.